سەرەتا سڵاو لە ڕۆحی هەموو شەهیدان بە تایبەتی شەهیدانی ژن و گیانبەخت کردوانی بیر و هزر لە کوردستانە و سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهید ناگیهان. بەڕاستی تیرۆرکردنی کەسێکی چالاکی بوارەکانی ژنان و بواری فکری ئەسەفێکی زۆرە چەپۆکێکە کە دراوە بەسەر ئەوە بۆ ڕێگەگرتن لە پێشکەوتنی ژنان لە هەموو بوارەکانە بە تایبەتی بواری فکری، بواری تێکۆشان لە پێناو ڕۆشنبیرکردنی کۆمەڵ، ڕۆشنبیرکردنی ژنانی کوردستان. ئەمەش دیارە یەکەم جار نییە کە کاری وا ئەکرێت. چەندین جارەکە ژنانی کورد، ژنانی تێکۆشەری کورد ڕوبەڕووی تێرۆر و ئەشکەنجەدان ئەبنەوە. بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئینسان کە ئومێد بە مرۆڤ دروستەکە ئەوەیە کە ژنان هەرگیز کۆڵیان نەداوە و هەر بەردەوام بوون. چەندین کەس لە پێشی ناگیهانەوە تووشی ئەشکەنجە بوون، تووشی ڕاوەدوونان بوون، تووشی تیر تەنانەت کوشتن و شەهید بوون، بەڵام ئەو هەر بەردەوام بوو، هەر بەردەوام بوو لەوەی کە هەوڵ بدات کارێک بکا بۆ ئەوەی ژنی کورد زیاتر بێتە مەیدان و زیاتر ئیش بکە. ئەمیش خۆی لە ناوەندێکا بینونەوە کە ناوەندی ئەرشیف و توێژینەوە و پەرتووکخانە و ئەرشیفی ژنی کورد بوو، بۆ ئەوەی خەبات و هەوڵی ژن چیتر نەبێ بەژێرەوە، چیتر بنووسرێتەوە. هەمومان ئەزانین کە تا ئێستا لەناو کۆمەڵی ئێمە، هەتا لەناو ڕۆشنبیرانە، لەناو نووسەرانە، ئەو خەباتەی کە ژن کردوێتی، ئەو کارانەی کە ژن ئەنجامی داوە، ئەو ڕۆڵانەی کە ژن بوێتی لە کۆمەڵە و پێگەی کۆمەڵە، تا ئێستا بەو شێوەیە نەنووسراوەت و بۆیە هەوڵ درا، بڕیار وا درا کە ناوەندێک بکرێتەوە کە بەڕاستی ئیتر ژن خۆی بنووسێتەوە. ئەمەش یەکێک بوو لە بیرۆکە جوانەکانی هەڤاڵ ناگیهان، شەهید هەڤاڵ ناگیهان، کە هەوڵی زۆری دا لەگەڵ کۆمەڵێکی ترا کە بەڕاستی هەوڵ بدەن کە ئیتر ئەو مێژووە ونبووەی ژن بدۆزنەوە، ئەو مێژووە ونبووەی ژن تۆمار بکرێت، لە شوێنێکە هەڵ بگیرێت کە چیتر تۆ نەپاڕێیتەوە یان نەگەڕێی بە دووتێی سەرچاواییەکە کە بەکەمی لەسەر ژن نووسرابێ. بۆیە ئەم بیرۆکەیە هاتە ئاراوە کە ژنانی هەموو بەشەکانی کوردستان بەبێ جیاوازی دین و بیر و بڕوا و هەرچی شتێک بتوانن ئەرشیفیان لەوێ بپارێزرێ، ئەو ئەرشیفە بکرێت بە سەرەتایەک بۆ ئەوەی ئیتر زیاتر و زیاتر لە یەکەم هەنگاوە دەست پێ بکرێ، ئەگەر چی بە بچووکیش بێت، بەڵام ببێتە ناوەندێک کە بتوانێت لە ئایندا زیاتر برەوی پێ بدرێت و زیاتر بتوانێت ئامانجەکانی بێنێتە دی. ئەمە یەکێک بوو لە ئامانجە دیارەکانی شەهید ناگیهان ئاکارسەر کە بەداخەوە، کە زۆر بەداخەوە کە دەستی تیرۆر شەهیدی کرد و نەیتوانی ئەو ئامانجە ببینێ کە ئامانجی کردنەوەکەی ببینێ. بەڵام خۆشبەختانە بەردەوامی ئەوانەی کە لە هەوڵا بوون بۆ ئەوەی بکرێت توانیان ئەم ئەرشیفە بکەنەوە و هەر دەرگای بکرێتەوە بۆ هەموو ژنانی کوردستان لە هەر کوێیەک بن و کاریگەری تیرۆر نەبێ لە سەریان کە واز بێنن لە کار و خەباتیان. خۆی ڕاستە ڕەنگە ئەگەر خۆی بمایە بە زیاتر و زیاتر کاری لەسەر ئەوە بکرایە، بەڵام ڕۆحی شەهید ناگیهان هەمیشە لە ناو ئەو کارایە، بۆیە هەمیشە هاندەرە بۆ ئەوەی ئەو کارە نەوێستێت و زیاتر بەرەو پێش و بڕوا و برەوی پێ بدرێت. هەمیشە وەکو کەسێک ئامادەیە لە هەموو کارەکانی ناوەندەکەدا و هەمیشە قسەکانی و هەوڵەکانی جێگای بایەخێک کە ببێتە ئەوەی هان بدرێت، یعنی هاندانی زیاتر بێت بۆ ئەوەی ئەو هینە لە فەوتان یان لەلمان بپارێزێت. شەهیدکردنی هەر کەسێک، هەر ئەندامێک، هەر چالاکێک، هەر چالاکوانێ، هەر کەسێک کە لە کۆمەڵا بێت بە دڵنیایی و بۆشاییەکی زۆر دروست ئەکا لە ناو ئەو کۆمەڵە.
لەلایەکۆ بۆشایی دروستەکە بەڵام لەلایەکی تریشەوە ئەتوانین بڵین کە هاندەرە بۆ ئەوەی بۆ وازنەهێنان شەیدکردنی هەواڵ ناگیهان بەڕاستی برینێکی سەخت بوو کە لە قۆڵای کۆمەڵگەی کوردی بەگشتی و کۆمەڵی ژنانە بە تایبەتی کە دروست بوو کە ئەمە کە ئەو دەسە تیرۆری گەیشتە ئەوی لە نیوەی ڕێگادا دوور خستەوە لە کارەکانی بەڵام خۆشبەختانە هەر هەمیشە تایەتی وەڵی ئەمە چەند لایەنەیە کە ئەگەر بڵیت تۆ چی بکەیت بۆ ئەوە بەڵام گرنگترینیان ئەوەیە کە ژنان خەباتیان یەکخەن چونکە ژنانی هەر بەشێک یا هەر پارچەیەک هەمووی هەمان ئەگەر بە جیاوازیش بێت هەمان کێشەی هەیە هەمان خەباتی لەبەرەکە بیکات بە یەکگرتنی خەباتی ژنان پێم وایە هەندێک لەو بۆشایانە چارەسەر ببن پێویستە ژنان هەمیشە خۆیان بەردەوام بن لەسەر ئەوەی کە خۆیان بەرنامە ڕێژی کاری خۆیان بکەن خۆیان هەوڵ بدەن ژیان و خەبات و ئەزمموی خۆیان بنووسنەوە چاوەڕێ ئەوە نەبن کە کەسانێکی تر بۆیان بنووسێتەوە بۆیە ئەگەر هەر شێوەیەک بێت کەم بێ یا زۆر بێ لەو هەوڵە بەردەوام بن